پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە کەناڵێکی تایبەتم بۆ هێناون کە زانیاری لەسەر هەموو زۆرە مۆبایلێکی نوێ دەخاتە ڕوو. هەروەها ڤیدیۆی هەڵپچڕینی پاکەتی مۆبایلە نوێیەکان و تایبەتمەندیەکانی دەکات. لەگەڵ ئەمانەشدا باسی لایەنی باش و خراپی مۆبایلەکە دەکات تا بینەرەکان ئاگادار بکاتەوە لە کڕینی ئەو بەرهەمە. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. هیوادارم هەمووتان بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشتگیری لە ڤیدیۆکانی بکەن. سڵاوی خواتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. خودای گەورە چەندی معجیزە و شکۆی بەخشیوە بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە بەناوبانگترین و سەرسوڕهێنەرترینیان گەشتی ئیسرا و میعراجە کە ناوازەترین و داهێنەرترین گەشتە لە مێژووی پێغەمبەرایەتی و ئایندا. هێندێک وردەکاری و گەشتە هەیە بە دەگمان کەس هەیە بیزانێت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ئاسمان چی کرد و چۆن بەرز بوویەوە بۆ ئاسمان و ئایا هەر بەڕاستی چاوی بە موسا سەلامی خوای لێ بێت و پێغەمبەرانی تر کەوتووە؟ لەم ڤیدیۆدا هێندێک ڕاستیتان بۆ باز دەکەین لەبارەی ئەم گەشتەوە کە لەوانەیە یەکەم زار بێ بیبیستن کەواتە لەگەڵمان بن. بەڵام سەرەتاوەکو چاکیەک بۆمان دووبوونمان نەکثرمانێک پشتگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرمونی ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. معجزەی ئیسرا و میعراج پێشکۆچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە مەکەوە بۆ مەدینە بە ساڵێک یان زیاتر ڕوویدا. ئەمەش دوای کۆچی دوایی هاوسەری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و ئەبوو تاڵیب ئیمامی کە بە نرخترین کەس بوون لە دڵیدا. ڕووداوەکانی شەوی ئیسرا و میعراج ڕوویدا کاتێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت خەوتە بوو. سێ فریشتەی پیرۆز هاتنە لای کە لە نێوانیان جەبرائیل و میکایل هەبوون کە جەستی پێغەمبەریان درودی خوای لەسەر بێوالەی کرد کە پشتی لەسەر زەوی بێت کاتێ خەوتووە. دواتر لە خواری ملی تاک و تای سکیان بڕی، دواتر بە ئاوی زەمزەم شۆردیان و دڵیان پڕ کرد لە ئیمان و دانایی. دواتر جەبرائیل ئاژەڵێکی سەرسوڕهێنەری هێنا کە پێی دەگوترێت بەڕاق و جەبرائیل و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت سەرکەوتنە سەری تا گەشتی ئیسرا و میعراج دەست پێ بکات. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرموێت کە بەڕاقیان هێنا بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە ئەوە ئەو ئاژەڵەیە کە پێغەمبەرانی پێش خۆی هەڵگرتووە. ئەوەندە خێرایە خاچێکی لێرە دادەنێ و خاچێکی هاتا دوورترین خاڵی بینینی خۆی لەوێ دادەنا. دواتر هەڵی گرت و جەبرائیل لە پێشی سوار بوو، زڵاوەکەی گرت و ئاەکانی نێوان ئاسمان و زەوی دەبینی تا قودس کۆتایی هات. سێدەفری بۆ هێنرا لە شیر و شەراب و ئەو پێغەمبەر درودی خوای لەسەر بێت شێری هەڵبژارد. بۆیە جەبرائیل پێیوت هیدایەتت وەرگرت و هیدایەتی گەلەکەتت دا. دواتر لە دوای ئەوە ڕووداوەکانی میعراج بەرەو ئاسمان دەستی پێکرد. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت سەرکەوتە سەربەردی پیرۆز. جەبرائیل خستێ سەر باڵەکانی خۆی و بەرەو ئاسمانی یەکەم بەرزی کردەوە و داوای مۆڵەتی سونە ژوورەوەی کرد و مۆڵەتی پێدراو لە ئاسمانی یەکەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئادەمی بینی سەلامی خوای لێبێت. سەلامی لێ کرد و تەماشای ئەوی کرد و دواتر جەبرائیل بەرزی کردەوە بەرەو ئاسمانی دووەم و کرایەوە مۆڵەتی پێدرا. لەوێش زەکەریا و عیسای بینی سەلامی خوای گەورەیان لەسەر بێت و پاشان جەبرائیل بەرزی کردەوە بەرەو ئاسمانی سێیەم. یوسفی تێدا بینی سەلامی خوای لەسەر بێت. پاشان جەبرائیل بەرەو ئاسمانی چوارەم بەرزی کردەوە و ئیدریسی تێدا بوو. دواتر بۆ ئاسمانی پێنجەم کە هاڕونی تێدا بینی سەلامی خوای گەورەی لەسەر بێت. دواتر بەرزی کردەوە بۆ ئاسمانی شەشەم و عیسای تێدا بوو سەلامی خوای گەورەی لەسەر بێت. دواتر پێکەوە سەرکەوتن بەرەو ئاسمانی حەوتەم و ئیبراهیمیان تێدا بینی سەلامی خوای لێبێت. دواتر جەبرائیل گەیاندێ سەدرەتل مونتەها و لەوێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زارێکی تر جەبرائیلی بە شێوەی ڕاستەقینەی خۆی بینی، چونکە جەبرائیل بە شێوەی ڕاستەقینەی دەرنەدەکەوت. بەڵکو کاتێکە هاتە خزمەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەسەر شێوەی پیاوێکیان هاوشێوەی ئەوە خۆی دەردەخست. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بینی جەبرائیل 600 باڵی هەیە، نێوان هەردوو باڵێکی وەکو نێوانی ئاسمان و زەوی وایە. لە سەدرەتل مونتەها سنووری جەبرائیل سەلامی خوای لەسەر بێ کۆتایی هات، چونکە ئەو نەیدەتوانی لەوە زیاتر بڕوات و پێغەمبەری گەیاندە لای فریشتەیەکی تر و جەبرائیل لێی دوورکەوتەوە و فریشتەکە بەرزی کردەوە هەتا گەیشتە سەر عەرشی خودای گەورە. خودای گەورە تەحیاتی پێوت و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وتی التحیات المبارکات والصلاوات الطیبات لله. وەلەو کاتەدا خودای گەورە 50 نوێژی لەسەر پێغەمبەر و گەلەکەی فەرز کرد لە ڕۆژێکدا. دواتر بەهشتی پێ نیشاندرا و نیعمەتی وای بینی کە نەچاوبینیوێتی و نەگوێ بیستیوێتی و دواتر ئاگری نیشاندرا و تەماشای ئازار و ئەشکەنجەی کرد
و دواتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ جەبرائیل دەرچوو هەتا گەیشتن بە پێغەمبەر موسا سەلامی خودای لەسەر بێت پێیوت کە خوددا چەند نوێژی لەسەر گەلەکەی فەرز کردووە موسا پێیوت بگەڕێەوە لای خوددا و داوای لێ بکە کەمی بکاتەوە لەسەرتان پاشان پێغەمبەر گەڕایەوە لای خوددا و داوای لێ کرد کە ئەو 50 فەرزەیان لەسەر کەم بکاتەوە و خودای گەورە دەی لێ کەم کردەوە و پاشان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گەڕایەوە بۆ لای موسا و موساش گەڕاندیوە لای خوددا تا لەسەر گەلەکەی کەمی بکاتەوە و خوددا دەی لێ کەم کردەوە دواتر هێشتان لە نێوان خوددا و موسا دابوو هەتا خوددا کردی بە 5 نوێژ دواتر موسا گەڕاندیەوە بۆ لای خوددا داوای لێ بکا کە کەمتری بکاتەوە ئەویش ئەوەی داوا کرد بە شەرم و ترسەوە لە خودای گەورە و خودای گەورە بانگی کرد و فەرمووی من لەسەر تۆ مومەتەکەت 50 نوێژم فەرز کرد و ئەرکی خۆم جێبەجێ کرد و لەسەر بەندەکانم کەمم کردەوە دواتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دابەزی بەرەو قودس وا دیارەکە پێغەمبەرەکانی تریش لەگەڵ ئەودا دابەزین وەک ڕێز و شکۆیەک بۆی لە کاتی گەڕانەوەی لە لای خودای گەورە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پێش سەرکەوتنی بۆ ئاسمان نوێژی بە پێغەمبەرەکان نەکرد وەکو کاتی گەڕانەوەی لە ئاسمان بۆ قودس لەبەرەوە هەر کاتێ سەر بکەوتایە بۆ لای یەکێکیان جەبرائیل پێی دەگوت ئەمە فڵانە سڵاوی لێ بکە خۆ ئەگەر پێش سەرکەوتنی بۆ ئاسمان لەگەڵیان کۆ ببێتەوە پێویستی نەدەکرد دووبارە بیان ناسێ و بەڵگەشت بۆ ئەوەیە کە دەفەرموێت کاتێک کاتی نوێژ هات پێش نوێژین بۆ کردن واتە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نوێژی کردووە بە پێغەمبەرەکان لە قودس کاتێک پێش نوێژ بووە دواتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە قودس دەرچوو بۆ مەککە و لەوێ مایەوە لە کاتێکدا لەو پەڕی سەقامگیری و هێمنی و ئارامیدا بوو پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەترسا ئەوەی کە بینیوێتی بە خەڵکەکەی بڵێ بە درۆی بخەنەوە و سەرەتا بەهێمنی پێی گوتن کە ئەو چۆتە قودس ئەمشەوە بەڵام گوتراوە کە بەشێک لە خەڵکەکە بە درویان خستۆتەوە ئەوەش کاتێک ئەبوو جەهل لعنەتی خودای لێبێت بینی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە مزگەوتی پیرۆز دانیشتووە لەی نزیک بووە و پێی گوت ئایا هیچ هەواڵێک هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وتی بەڵێ ئەی ئەبوو جەهل وتی ئەو هەواڵە چییە پێغەمبەریش صلی الله علیه وسلم گوتی من ئەم شەو برام بۆ قودس ئەبوو جەهل وتی بۆ بەیت المەقدس فەرمووی بەڵێ ئەبوو جەهل وتی ئایا ئەگەر بە خەڵکەکەت بڵێم دەتوانی ئەوەی بە منت گوت بەوانیش بڵیت لەبەرەوە ئەبوو جەهل ویستی قوڕیش کۆ بکاتەوە بۆ ئەوەی گویان لە قسەکەی پێغەمبەر بێت و بە بڕوای خۆی بەو جۆرە بە درۆی بخاتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەیویست قوڕیش کۆ بکاتەوە تا معجزەی خۆیان پێ بڵێت و ئەبوو جەهل خەڵکی قوڕیشی کۆ کردەوە و گوتی ئەی خەڵکی قوڕیش ئەوانیش لەگەڵ بانکردنیان کۆبوونەوە و دواتر ڕووی لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت کرد و گوتی ئەوەی بە منت گوت بە خەڵکەکەتی بڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەواڵی ئەوەی بۆ گەڕانەوە کە بینیوێتی و ئەوەی ئەو شەوە چووە بۆ قودس ئەو شەوە نوێژی تێدا کردووە خەڵکی قوڕیش بە درویان خستەوە و دەستیان کرد بە جێهێشتنی و هەواڵی ئەوە بە تەواوی لە مەکەدا بڵاو بووە و خەڵکی چوون بۆ لای ئەبوو بەکر خودا لێ ڕازی بێت و گوتیان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئاوای وتووە ئەوێش وتی ئێوە درۆ دەخەنە پاڵی بەڵام گوتیان خۆی ئاوای گوتووە دواتر گوتی ئەگەر ئەو وای گوت بێت ئەوە ڕاستی فەرمووە دواتر ئەبوو بەکر هاتە لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و بێباوەڕانی قوڕیش لە دەوروبەری بوون پرسیاری ئەوەی لێ دەکرد ئەویش پێی گوت پاشان ئەبوو بەکر تا ڕاستی قسەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بسەلمێنێت بۆ خەڵکی قوڕیش پرسیاری لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کرد لەبارەی شێوازی قودس و ئەوەی بێباوەڕان گویان لێبێت و بزانن ڕاستگۆیە دەگوترێت کە بێباوەڕانی قوڕیش خۆیان پرسیاریان لەبارەی شێوازی قودس کردووە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و ئەویش دەستی کردووە بە باسکردنی سیفاتەکانی و ئەوەی بینیوێتی بۆیانی گێڕایەوە جابری کوڕی عەبدوڵڵا دەگێڕێتەوە کە دەڵێت گوێی لە پێغەمبەر بووە درودی خوای لەسەر بێت کە فەرموویەتی کاتێ قوڕیش منیان بە درۆ خستەوە لە لای کەعبەی پیرۆز بووم دواتر خودای گەورە قودسی هێنایە بەرچاوم و ئاەتەکانم پێدەگوتن لە کاتێکدا تەماشام دەکردن ئەمەش واتە خودای گەورە وای کردووە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەو کاتەدا قودس ببینێت و باسی سیفاتەکانی بۆ بێباوەڕان بکات بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە چاڵک بکەن و هەڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە دا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.